بینەرانی هێژە ئێوارەتان باش لە ئاکتوێلێکی دیکەدا پێکەوەین. ئاکتوێلی ئەم ئێوارەمان سێتەوە لە خۆ دەگرێت. سەرەتا لە ڕووداوەکانی تارانەوە دەست پێ دەکەین. لە چوارشەمەی ڕابردوودا هەروەک ئاگدارن تەقینەوە و هێرشێکی خۆکوژی لە دژی دوو ناوەندی هێزەکانی ڕژێمی ئێران لەوانە پەرلەمان و گۆڕی خومینی هاتە ئاراوە. تێدا ژمارەی کوژرا و برینداری بەدواوە بوو. لەو ڕۆژەوە تا بە ئەمڕۆ کەشێکی میلیتاریزە ناوچە کوردنشینەکان و شوێنەکانی دیکەی گرتووەتەوە. پێکەوە دۆسیەک لەو بارەوە دەبینین. پاشان لەسەر ئەم بابەتە نرخاندن لە ئەهوەن چیاکۆ ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆدارەوە وەردەگرێت. چارەسەر نەکردنی پرسی گەلان و پێکاتەکان لە نێو ئێران و سیاسەتەکانی جیاکاری و چەوسانەوەی ڕژێم لە سێدارەدان و سەرکوت و بەرتەسکردنەوەی ئازادیەکان و گوێنەگرتن لە داخوازی گەل و لایەنەکانی بەرهەڵستکار ڕێگەی لە بەردەم هەموو توندوتیژی و نائارامیەک لە ئێران کردوتەوە و لە نمونە تەقینەوە و هێرشەکەی ڕۆژی چوارشەمەی ڕابردوو نیشانی دەدات کە ئێران پێدەنێتە قۆناغێکی ئەستیارەوە. ئەو هێرش و تەقینەوەی کە ڕۆژی چوارشەمەی ڕابردوو ڕوویدا بووە هۆی کوژرانی 7 کەس و دەیان برینداری لێکەوتەوە. لەو ڕۆژی تەقینەوەکەوە کۆماری ئیسلامی ئێران خۆی وەک قوربانی تیرۆر نیشان دەدات و دەیەوێت ڕاشکاوانە وڵاتان بابەتی ئێران و دژ بە تیرۆر بخەنە بەرنامەی کۆبوونەوەکانیانەوە. دوابەدوای هێرش و تەقینەوەکانی تاران دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە یەکەم کاردانەوەدا تانە لە سیاسەتەکانی ئێراندا و ڕایگەیان کە ئێران پشتیوانی لە تیرۆر دەکات و ئێستاکە تیرۆر بەرۆکی گرتووە. عەلی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی ئەم ڕۆژ جارێکی دیکە عەرەبستان و ئەمریکای بە هەندانی هێرشەکان تۆمەتبارد کرد. لە ڕۆژی چوارشەممەوە ڕژێمی ئێران بە بیانووی ڕیشە چێشکردنی تیرۆر دەستی بە شەپۆلێ گرتن و دەست بەسەرکردنی هاوڵاتیان بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووە و ئەم ڕووداوانی ڕۆژی چوارشەممە وەک هەلێک بۆ قۆناغێکی سەرکوتکاری دیکە دەقۆزێتەوە. لەو ڕۆژەوە تا بە ئەمڕۆ دەگات بە پێی ڕاگەندراوی فەرمیێران نزیکەی 50 کەس دەست بەسەرکراون و میلیتاریزەکردن تا دەڕوات بەرفراوانتر دەبێت. کۆمەلگای دیموکراتیک و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار و حەزبی کۆمونیستی ئێران لە میانێ ڕاگەندراوی جیاوازەوە هێرشەکانی تارانیان شەرمەزار کرد و ئەو هێرشانیان بە ئەنجامی دەستوەردانی کۆماری ئیسلامی لە وڵاتانی ناوچەکە و سیاسەتە ناوخۆیەکانی دەوڵەتی ئێران دەزانن. کۆدار ڕایگەیاندەبوو کە تەنیا با گۆڕانکاری دیموکراتیانە ڕێگال لە کەوتنەوەی ڕووداوگەلێکی هاوشێوە دەگیرێت. لە ڕۆژهەڵاتی کوردستانی ژمارێک لە نووسەران و چالاکوانانی مەدەنی کوردستان بە بڵاوکردنەوەی لێدوانێکی هاوبەش هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردویان بۆ سەرتاران شەرمەزار کرد بە بەشێک لە تیرۆریزمی جیهانی لە دژی هەموو بەهامرۆی و ئەخلاقی و دینیەکان بەناو کردووە. خاڵی سەرنجڕاکێش ئەوەیە ئازادی ڕادەربڕین و کۆمەڵایەتی لە لایەن بەرپرسانی ئێرانەوە بەردەست کراوە و کە چێڕەوتی ئیسلامی ڕادیکاڵ بە تایبەت سوننەکان بە زانابوون و بە ئامانجی بەکارهێنانیان لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن بەرپرسانی ڕژێمی ئێرانەوە کاری لەسەر دەکرێت. گەلەوە کاتی ئەوە نەهاتووە ڕژێمی ئێران بە جێگەی خۆقوربانی نیشاندانی تیرۆر سیاسەتی تەندروست پەیڕۆ بکات و ڕێگەی دیموکراتیانە بگرێتە بەر. بەڵێ بینەرانی هێژە ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆدار ئەهوەن چیاکۆمان لەگەڵدایە. بەڕێز چیاکۆ ئێوارەتان باش؟ ئێوارە ئێوە و بینەرانی هێژەتان باش. بەڕێز چیاکۆ ئێوە سەرەتا خوێندنەوەتان لە تەقینەوەکان و هێرشە خۆکوژیەکەی تاران کە لە ڕۆژی چوارشەممەدا پێک هات چییە؟ لە ڕاستیدا ئەو تەقینەوە و ئەو هێرشەی کە لە تاران ڕوویدا بەرهەمی ئەو قەیرانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناویندا هەیە و شەڕی دەسەڵات و شەڕی قودرەت لە بینی هێزە سیاسی و پارێزەکانی مەنتەقە کە ئێران بۆ خۆی یەکی لەوانە، یعنی ئێران بۆ خۆی یەکێک لە ئەمڵان قەیران و بەخرانی ڕۆژهەڵاتی ناوینە. یعنی ئێران دەیەوێ ڕێبەرایەتی هێڵی شیعە لە دژی هێڵی سوننی بکرد. بێگومان بۆ ئەوەیش هەوڵ دەدا لەو وڵاتانەی کە شیعەیان تێدا هەیە شیعەکان بەکاربێنێ بۆ ئاڵۆزکردنی ڕەوشی ئەو وڵاتانە کەواتە لە بەرابەریشەوە ئەو دەوڵەتانەی کە ڕێبەرایەتی هێڵی سوننی دەکەن بێگومان ئەوانیش دەیانەوێت بە هەر شێوازی ڕوبەڕووی ئێران ببنەوە. یعنی بەگشتی دەتوانین بڵین ئەو ڕەوشە دەرهاوێشتەی ڕەوشی
قەیراناوی ڕۆژهەڵاتی ناوینە کە ئێران بۆ خۆشی دەوڵەتێکە کە ئەم قەیرانە قوڵتر دەکاتەوە. لایەکی ترەوە نەتیجەی سیاسەتەکانی خۆیەتی، ینی سیاسەتی نادموکراتیکی خۆی لە بەرامبەری گەلانی ئێرانیەوە. هەموو شێوازێک ئێران دەیەوێت مافی نەتەوەیی و مافی باوەڕی گەلانی ئێران بنکێ بکە و ئەمە دەبێتە سەبەبی ئەوەی کە هێزە تۆریستەکان بەتایبەت ئیسلامی ڕادیکاڵ بتوانێت لە نێو گەلانی ئێرانیدا دەست و پەیوەندی خۆی بکاتەوە و بۆ شێوازە حرەکەتی تۆریستی بکرێت. بێگومان هەر حرەکەتێکی لەو چەشنە مرۆڤ محکومی دەکات، لەبەرچی لەبەرەوەی کە حرەکەتێکە هیچ ئارمانجێکی دموکراتیکی نییە و لە هەمان کاتیدا زۆرتر گەلی سڤیل ئەنجام دەگرێت بەهەدەف دەگرێت و دەبێتە بۆی کوشتنی خەڵکانی سڤیل. ئەمە ئەوە بۆ معنای نییە کە ببێتە دەرفەتێکە ئیسا ئێران ئاوای لێ دەکات بێتەوە معسووم نمایی بکە، خۆی وەکو قوربانیەک سێر بکە و هەوڵ بدا ڕۆڵی خۆی لە سنووریزەکردنی ڕۆژهەڵاتی ناوی بشارێتەوە. بڵێ بەڕێز چیاکۆبەر لەوەی کە ئێمە باس لە لێکەوتەکانی هێرشەکە بکەین، ئایا بە بڕوای ئێوە ئەو هێرشە چه پەیامێکی تیا بوو بۆ ئێران؟ دوو ناوەندی سەرەکی لەوا لە پەرلەمان و دامەزرێنەری کۆماری ئیسلامی گۆڕی دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئەویش خومینیە کرایە ئامانج. ئەمە چه پەیامێ بوو بۆ کاربەدەستانی دەوڵەتی ئێران؟ لە ڕاستیدا ئەو حرەکەتە تۆریستیە داعش کردوویەتی ئەستوی خۆی، ئەمما ئێمە دەبێت بزانین کە داعش شتێکی یەکدەست نییە، داعشی هەر کەسەیە، داعشی ئێرانیش هەیە، داعشی عەرەبستانیش هەیە، داعشی تورکیەش هەیە. داعش بە شوێنەوە وەصلە و ئەوە ئەو حرەکەتێش کە کراوە مرۆڤ دەتوانێت بڵێ ئەگەری دوو شت هەیە، یەک بەڕاستی ڕەقیبەکانی ئێران لە ڕەقیبە مەنتیقەیەکانی جیهانیەکانی ئێران بیانەوێت بە شێوازێک دەستپێکردنی مداخلەی خۆیان نیشان بدەن، چون ئێران ناتوانێت ئەوە ئارام بمێنێتەوە. ڕۆژهەڵاتی ناوی لەبەر دەستێوەرداندایە و ئێران یەکی لەو وڵاتانەیە کە دەستێوەردانی دەکرێت و خۆدا پێشتریش پێشبینی ئەمەی کردووە، پێشتریش ئاگاهی ئەمەی داوە. لەبەرەوە احتماڵی ئەوەی هەیە ئەمە هۆشدارێک بۆ ئێران کە دەستێوەردانی دی بکەوێتە قۆناغێکی ترەوە و ئێران ئاڵۆز بکرێت. بەلایەکی تریشەوە ئەو ئەگەرەیش دوور نییە کە ئێران بۆ خۆی شتێکی ئاوا بکات بۆەوەی کە بەهانەی ملیتاریزەکردنی بەتایبەت کوردستان و بە بەهانەی ئەوەی کە لە هەڕەشەدا زۆرتر زەخت و زۆری خۆی لەسەر گەلانی ئێران بکاتەوە و بۆ شێوازە بیاوێ سیاسەکانی خۆی پێش بکات. بەڵێ بەڕێز چیاکۆ، بەڵێ 4 ڕۆژ بەسەر ئەو هێرشا تێپەڕ دەبێت، بەدەیان کەس دەست بەسەر کراوە. ئایا ئەمە هاوشێوەی ئەو سناریۆنیە کە دەوڵەتی تورک بە کۆدتایەوە نیشانیدا مەشروعە بۆ هێرشکردنە سەر هاوڵاتیان و میلیتاریزەکردن و ڕەوشینە ئاسایی؟ ئایا ئێرانیش هەر لەو سیاسەتە کەڵکوەرەگرەیان نا؟ بەڵێ دەتوانێت واش بێت. بۆچی لە هەردوو ئەگەردا کە ئەمە ئێران بۆ خۆی کردوێتی بە ئەو مەبەستە یان ڕەقیبەکانی ئێران کردیان بێ بۆی کە زەربە لە ئێران بدەن و هۆشدارێک بدەن، لە هەردوو سوورەتدا ئێران دەکەوێتە قۆناغێکی تری نوێ. یعنی ئەگەر لایەنی تر کردبێتی لە ناو ئێراندا هۆشدارێکە زەنگێکە کە دەدرێت، ئەگەر ئێران بۆ خۆشی کردبێتی هۆکارەکەی ئەوەیە کە ئێران بۆ خۆشی واقفە کە لە بەرامبەری مداخلەیەکیدایە. جا بۆ ئەوەی کە هێندێ خۆی کۆ بکاتەوە، بۆ ئەوەی کە بەتایبەت لە کوردستاندا ڕۆژەکە ملیتاریزەتر بکە، دوور نییە کە سناریۆی ئاوا بچێنێ و ئەمە بقۆسێتەوە بەکاری بێنێ بۆ یەکدەستکردنی دەسەڵات، بۆ هاوڕاکردنی هەستی مەذهبی بڵین کەیفی شیعە لە ئێراندا کە ئەوە هێرشمان لەسەر دەکرێت، دەبێت خۆمان ئامادە بکەین. و لەلایەکی تریشەوە لە بیرمان نەچێت ڕۆژهەڵاتی کوردستان هەمیشە ئێران ویستێتی بیکاتە پەڕێک لە بەرامبەری ئەو هێرشانەوە کە لە دەرەوێت سوورەکانیەوە لەسەر ئێران دەکرێت و ئەمە بقۆسێتەوە بەو شێوازە زۆرتر کوردستان ملیتاریزە بکە، زۆرتر مەشروعیەت بدا بە بەجێکردنی هێزی نظامی خۆی لە کوردستاندا دەتوانێت ئاواز بێت. بێگومان بڵێ بەڕێز چیاکۆ، لە ئێستادا کە ئەو هێرشە پێک هاتووە و داخوازی لایەنە دیموکراتیەکان لە ناویدا
کۆدار داخوازی ئەوەیە کە گۆڕانکاری دیموکراتیانە لە ئێراندا بکرێت. ئایا کۆماری ئیسلامی ئێران چۆن نزیکی بابەتەکە دەبێتەوە؟ ئایا لەم قۆناغەدا چاوخشانەوە بە سیاسەتەکانی دەکات یان توندوترتر دەبێتەوە بەرامبەر بە گەلانی نێو ئێران بە تایبەتی داخوازی کوردان؟ لە ڕاستیدا بۆ پێشکردن لە ئاڵۆزبوونی ئێران لە سووریایی بوونی ئێران کە لە نەهایەتدا گەلانی ئێرانین زەرمەند دەبن، ڕێگا ملیتاریزەکردنی ئێران بە تایبەت کوردستان نییە، ڕێگا بە بەردەوامی بە شەڕی دەسەڵات و اقتداری ئێران لە بەرامبەری ساتیکۆپاریزەکانی تری منتەقەدا نییە، ڕێگا ئیسرارکردنی ئێران بە دەسەڵات خوازی خۆی لە منتەقەکەدا نییە، ڕێگا ئەوەیە کە کرانەوەی دموکراتیک ئەساس بگیرێ. ئەگەر لە ئێراندا بەتایبەت تایبەتمەندی خۆی هەیە گەلانی جداجدا لەوێ هەن و ئەم گەلانە زیندوون، ئەم گەلانە نەتواونەتەوە، ئەم گەلانە هێزن، ڕێگا ئەوەیە کە کرانەوەیەکی دموکراتیک بکرێ و لەو کرانەوە دموکراتیکەدا گەلانی ئێران بە مافی خۆیان بگەن و کۆمەلگای ئێران بە مافی تاکەسی و مافی کۆمەڵایەتی خۆی بگە. ئەمە باشترین تەدبیرە، باشترین هوشیاریە لە بەرامبەری ئەوەی کە ئێران بەرەو ئاقابی سووریا یا شوێنەکانی تر بچێ کە گەل زەرمەند بێ. ڕاستە کۆدار دڵ بۆ کۆماری ئیسلامی نەسوزێنێت، کۆدار دڵ بۆ گەلانی نێو ئێران، بۆ خەڵک، بۆ ئەو خەڵکی کە بەڕاستی ئەگەر لە ئێراندا ڕەوشێکی وەکو سووریا بێتە ئاراوە گەورەترین زەرەر دەچێژێت. لەبەرەوە کۆدار وەکو حرەکەتێکی شۆڕژگێر ئەرکێتی کە هەمیشە ئەم شتانە بێنێتە بەرچاو و لە هەمان کاتیشدا ڕێبازی دموکراتیک هەمیشە بخاتە پێش بۆ ئەوەی کە پێش لە زەرمەندبوونی بگیرێت بەتایبەت گەلی کورد. بەڵێ ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆدار ئەحوەن چیاکۆ، زۆر سپاس بۆ بەشداریت لەم ئاکتوێلەدا و ئێوارەتان باش. سپاس بۆ ئێوەیەش دەرکەوتن. سپاس. بینەرانی هێژە تەوەرێکی دیکەی بەرنامەی ئاکتوێلی ئەم ئێوارەمان سەبارەت بە قەیرانەکانی هەرێمی کوردستانە و بە چارەسەر نەکردنی دۆخەکە تا ئەڕوا ئاڵۆستر دەبێ. لەم نێوەندەدا بابەتی ڕەفراندۆم خراوەتە ڕۆژەوە و گرێبەستەکانی ڕووسنەوت و دوولایەنی حکوومەتی هەرێم کاردانەوەی جدی بەدواوە بووە. پێکەوە دۆسیەک سەبارەت بە باشووری کوردستان و بابەتی ڕەفراندۆم دۆسیەک دەبینین. دواتر لەم بابەتەدا ڕۆژنامەوانێک لە شاری سلێمانی و هەروەها ئەندامێکی دەستەی بەڕێوەبەری کەنەکە لە ئیستودیۆ لەگەڵماندا دەبێت. قەیرانەکانی هەرێمی کوردستان لە دەرەنجامی ناکۆچی دەسەڵات و پاوەندخوازیدا بۆتە گرێچۆرە و پرۆژە و ڕێکەوتنی یەک لە دوای یەکەکان نەیانتوانیوە ببنە وەڵامدەر بۆ کاراکردنەوەی پەرلەمان و چارەسەری ئابووری و سیاسیەکان. نزیک بە 2 ساڵە پەرلەمان لەلایەن پارتی دیموکراتی کوردستانی عێراقەوە لە کارخراوە. فرۆشتنی نەوت و داهاتەکەی دیار نییە. ئەوەی دیارە قەرزە کەڵەکەبووەکانە لە سەر و هەمویانەوە قەرزی کۆمپانیای داناغاز کە باز لە 27 ملیارد دلار دەکرێت. لەم نێوەندەدا سەرقاڵکردنی گەل و بەشێک لە لایەنەکان بۆتە دیاردەیەکی ڕۆژانە و بابەتی ڕێفراندۆم بۆ سربەخۆی هەرێمی کوردستان و هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان خراوەتە ڕۆژەوەوە. بۆ ئەو پرۆسەیە پرس بە هەموو لایەنەکان نەکراوە و لەو ماوەیەدا لەگەڵ گرێبەستی ڕۆزنەوت ناڕزایەتی گەل و 4 فراکسیۆنی لێکەوتەوە. ماڵپەڕی پارتی دیموکرات بڵاوی کردوتەوە کە سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی کۆبۆتەوە و کۆبوونەوەکەیان ئەرێنی بووە. لە لای خۆیەوە سەرۆکی پەرلەمان لە هەرێمی کوردستان لەسەر دیاریکردنی وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم هاتە دەنگ و ڕەتی کردوتەوە بتوانرێت بەبێ دەرکردنی یاسا ئەو پرۆسەیە ئەنجام بدرێت. دکتۆر یوسف محەممەد ڕایگەاندووە پێش سەردانەکەی بۆ دەرەوە نووسراوێکی ڕەوانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کردووە و داوای ئەوەی کردووە ئامادەکاری بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم و هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانیش بکەن. سەرۆکی پەرلەمان وتوێتی بەبێ یاسا ڕیفراندۆم ئەنجام نادرێت. هەر کاتێکیش ئامادەسازی بۆ ئەو مەبەستەکرا قسەی زۆرمان دەبێت لەسەر ئەوەی کە ڕووی داوە. ڕۆژی چوارشەممە حوتی حوزەیرانی 2017 جگە لە گۆڕان و کۆمەڵ بارزانی و لایەنە سیاسیەکانی هەرێم کۆبوونەوە. پاشان ماسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق بە فەرمانی هەرێمی ژمارە 106 بڕیاریدا لە ڕۆژی 25 ئەیلولی ئەم ساڵدا ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت.
لەلایەکی دیکە ستیڤان دواریک وتەبێژی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە کۆنگریکی ڕۆژنامەوانیدا لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەوانان لەسەر پرسیە ڕێفراندۆم لە باشووری کوردستان ڕایگەیاندووە. ئێمە تێبینی ئەو ڕاگەیاندراوەمان کرد کە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە سەبارەت بە ئەنجامدانی ڕێفراندۆم ئاشکرا کرا. هەڵوێستی ئێمە هاوتەری بە لەگەڵ دەستور. وتیشی لە کاتێکدا ئەنجامی ڕێفراندۆمەکە بە بەڵێ بوو کوردستانی ژویستی ببێتە ئەندام لە نەتەوەیەکگرتوەکان وەکو دەوڵەتانی تر، ئەوە دەبێت ئەو کاتە ئەنجومەنی ئاسایش بڕیاری لەسەر بدات و بە فلتەری ئەنجومەنی ئاسایشدا بڕوات بۆ یەکلاکردنەوەی. هیزەر نوێرت وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی داوتی پرسی سربەخۆیی پرسێکی ناوخۆی عێراقا، بەڵام کاری لە پێشینمان ئەوەیە کە پێویستە سەرەتا داعش تێک بشکێنین و ئێمە پشگیری یەکپارچەی خاچی عێراقی دیموکرات دەکەین. لە دوایین کۆبوونەوە بە سەرپەرشتی پارتی دیموکراتی کوردستانی عێراق بڕیاردراوە ڕۆژی 6 تشرینی دووەمی 2017 هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم ئەنجام بدرێت. ئەوەش لە کاتێکدایە کە مەسعود بارزانی لە 19 ئابی 2015ەوە وادەی سەرۆکایەتەکەی کۆتایی هاتووە و هێشتا دیار نییە ئایا ڕیفراندۆمە ناوچە جێناکۆکەکان دەگرێتەوە یاخود نە. بەڵێ بینەرانی هێژە هەروەک ڕامان گەیاند ئەندامی دەستەی بەڕێوبەری کەنەکە بەڕێز بێهزاد پیرموسا میوانی ستودیۆمەیە. بەڕێز پیرموسا بەخێر بێت. خۆش بیت. بەڕێز پیرموسا ئەگەر ئیزن هەبێ ئەمە سەرەتا بزانین لە ڕاگەیاندنەکانی باشووری کوردستاندا بابەتی ڕەفراندۆم چۆن ڕنگدانەوەی هەبووە، دواتر دێنە لای بەڕێستان هەڵسەنگاندن و شرۆڤەی بەڕێستان وەردەگرین لەو بابەتەدا. دەچینە لای کۆساڵان مەجید ڕۆژنامەوان. کۆساڵان ئەم کاتت باش؟ بەڕێز کۆساڵان لە باشووری کوردستاندا چەند ڕۆژێکە بابەتی ڕەفراندۆم و لەم دواییانەشدا دیاریکردنی وادەی هەڵبژاردنەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی و سەرۆکی هەرێم و لە نێویدا بابەتی ڕەفراندۆم لە ڕۆژەبداوە بووە. ئایا ئەمە چەندە توانیویەتی هیوا بەناو خەڵک بدات و یان خەڵک چەندە باوەڕیان بەم دۆخای کردووە؟ بەگشتی بابەتی ڕێفراندۆم یەکێکە لە بابەتە گەرمەکان ئێستا کە لە میدیاکانی باشووری کوردستانە و لە تۆڕە کۆمەڵایەتەکانە باسێکی گەرموگوڕی لەسەرەکرێت و وەکو هەر پێژاتێکی تری کوردستان لێرە ڕائەکان و دەنگەکانی هەم ڕۆژنامەنووسان هەم کەسانی ئازاد و چالاک لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەم شەقامی کوردی دابش بوون بەسەر دوو بەرەدا بەرەیەک کە لەگەڵ ئەم سیناریۆی ڕێفراندۆمەیە بەرەیەکیش کە پێی وایە ئەمە هەوڵێکی خواردووە و خەونی لە پێشینەی کورد لەبارە بن. داخۆیانی ئەو دۆخێکی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە دۆخێکی تەواو دیژوارە، دۆخێکی تەواو نالەبار و سەختە. پارتی کە ئێستا ئەپشانی باس قیادەی سەربەخۆیی کوردستانەکات یا کوردستان قۆناغێکی ئارامترەوە بەس بەداخەوە خۆی ئەوەی ڕابردووە هۆکاری سەرەکی ئەوە بووە کە کوردستان تووشی ئەم قەیرانانە بکات. هیچ موسسەسەیەکی شەرعی نەماوە بە خودی سەرۆک داخراوە. حکوومەتێک نییە لە تەواوی پارتی دیموکراتەکانی لەلایەنەکانی تر و بەڵێ کۆساڵان دەنگت دەپچڕێ دیمەن تەواوە، بەڵام دەنگت دەبچڕێ هەوڵەدەین جارێکی تر پەیوەندیت پێوە بگرین. بەڵێ بەڕێز پیرموسا دەگەڕێینەوە لای بەڕێستان. ئێوە شرۆڤەتان لە سەر ڕەفراندۆم چیە؟ ئایا ڕەفراندۆم دەتوانێت پرسە هەڵواسراوەکان و قەیرانەکانی باشووری کوردستان چارەسەر بکات یان چارەسەری لەگەڵ خۆی دابێنێ؟ پێویست بۆ ڕەفراندۆمە هەیە لەم کات ساتەدا؟ بەڵام من سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویست بۆ ئێوەش کە دەفتان بیان وەکو بڵندڕایی کۆنگرێنەتەوەی کوردستان لەسەر ڕێفراندۆم. ئێمە پێشی باسێکی نوێ نییە مەسەی ڕێفراندۆم تقریباً ئەوە لە 2012ەوە باسە سەربەخۆی کوردستانەکرێ بە تایبەتی باشووری کوردستان. ئێمە لە یەکەم ڕۆژەوە ئێمە ڕای خۆمان بڵێن نیشاندا و بە دەیخوانی بڵاومان کردەوە کە بەڵێ پرسی مەسەی ڕێفراندۆم یان هەنگاونان بۆ مەسەی سەربەخۆیی هەر بەشەی کوردستان یان بەگشتی کوردستان کارێکی چارە نووساز و پیرۆزە، ئەبێ زۆر بە دیقەت و بە بەرپرسانەوە مامەڵەی لەگەڵ بکرێ و نەکرێتە کارتی فشار بۆ مەسەلە ناوخۆیەکان کە
کەسێتەکان پارتیەکان ئەن ئەگەر بچیتە سەر پەیڕۆپڕۆگرامی کەنەکە ئێمە لە زۆر لایەنەوە باسی ئەو مەسەلە چارەسەرانە کە کوێ کارتی سەربەخۆکردن مەسەلەیەکی چارەنووسانی ملەتێکە، مێژوویەکە، تاریخێکە، مرۆڤایەتیە. ینی مەسەلەی کوردستان ئێمە داخوێنەوەندە بڕی ڕێی خۆمان بەڵێ شتێکی پیرۆزە سەربەخۆیی ئیتر هەر پارچەی کوردستان چۆن چارەنووسی خۆی دیارەکە لەگەڵ مەڵبەندی ئەو وڵاتانێک کە داگیرکردن یانیش سەربەخۆ بێ شتێکی پیرە. بەڵام ئەو هەڵومەرجی ئێستا کە لە باشووری کوردستانە لەکوێوە دەستی پێکرد ئێمە جوان بیخوێنینەوە. لەو کاتەوە دەستی پێکرد کە دیسان ئەگەڕە مەسەلەن بەهاری عەرەبی کە بڵێن ئیسلامی دەستی پێکرد ئەوە بوو لە کوردستانیشا کەوتە ئەو حاڵەتەوە کە خەڵک بێتە سەر جادە و بەو دەسەڵاتی هەرێمی کوردستان بڵێن نا. يعني ئیتر بە مەسەلەی نائادەڵەتی اجتماعی بە مەسەلەی بڵێن بنپێکردنی کایە پیرۆزەکانی نەتەوایەتی بەدەستی ئەم دوو دەسەڵاتی باشووری کوردستانەوە خەڵکی هاتەوە بۆ بڵێن ساردکردنەوەی ئەو گەڕوتینەی خەڵکەکە ئەو بوو وەستیان تا حدێک یان تا ئاستێک ئەو بڵێن گۆشەی خەڵکەکە سارد بکەنەوە باسی دروستکردنی دەوڵەتی بڵێن کوردستانیان کرد. ئەوە بوو لە سلێمانی لە دوای هەفتەی شوبات مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکرات ئەو کاتە لە دەرەوەی کوردستان بوو ئەو شتەی هێنایە ڕۆژەوە و تاکو ئێستا یاری بەو دروشمە پیرۆزە ئاکات. چی پارتی دموکرات چی ئەو لایەنانەی کە لە دەور و کۆی بڵێن پارتی دموکراتی کوردستان وەک هێزێکی بڵێن بەشێکی کوردستان بڵێن لەسەر ئەو مەسەلە ئێمە کاتی خۆی کە دوای ئەو مەسەلانەش ینی کە بڵێن خەڵکێکە هاتە سەر جادە و دژی دەسەڵات هاتە سەر پێ ئێمە نەخشە ڕێگایەکی چارەسەری کوردستانمان بۆ باشووری کوردستانمان بڵاو کردووە کە پێک هاتبوو لە 12 بیرم نایەتەوە خاڵ بۆ چارەسەری ئەو کێشانە. کێشەکان کێشەی سیاسی بەتەنیا نییە، ئەنی کێشەی کۆمەڵایەتێ، کێشەی مەسەلەی یاسایە، کێشەی بڵێن ئابووریە بە تایبەتی ئەو ئێستا لە سەردەمانێکە ئەژین کە ڕاستی لە ئەو پەڕی خراپی خەڵکی باشوور کە ئێمە ئەچن عەقدی نەوتی و غاز و شتیوە لە دەوڵەتە هێزەکانەکان گەچی خەڵکێک برسیە ڕەنگە نانیان نەبێ بیخۆن. تۆ ئێستا شتێک ئەینتەکایەوە و یاری پێەکە ئێمە ڕاستی لەگەڵ کەس نییە لە کووردە لەگەڵ سەربەخۆی یان هەر مافی چارەنووسێکی کورد نەبێ، بەڵام چۆنی ئەمە لە کۆبوونەوەی دیوانیشە پێشی کە ئەو بڕیارە بە کۆبوونە بدرێت کە ڕفراندۆم بکرێت لە مانگی نوێیە هەندێک سەرخاڵمان باس کرد و کردمانە گفتوگۆیە و هەندێک بڕیار و شتیوە ئێمە خەریکین ئێستا بتوانین بە دوای ئەو بڵێن بڕیار و پێشنیارانێک کە لە کۆبوونەوەی دیوانی گشتیە دامان بۆ چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان لەو ڕۆژانەی داهاتوو دایێتە پێش چاوی خەڵک و گفتوگۆ. بەڵێ و لای بەڕێستان بچنەوە لای کۆساڵان مەجید. کۆساڵان دەتوانن لە قسەکانتان بەردەوام بن لەسەر ڕنگدانەوەی بابەتی ڕەفراندۆم و هەروەها هەڵبژارنەکان لە باشووری کوردستانە لە میدیاکان و لایەنەکان چۆن باسی لەسەر دەکەن؟ فەرموو. سەرەتا ببوورن کە کێشەی دەنگمان هەبوو هیوادارین لە ڕێگەی ئەم هیتفۆنەوە ئەم جارە گرفتە چارەسەر بێت. وەک ئێمە پێشتر باسمان کرد ئێستا بابەتی ڕیفراندۆم لە شەقامی کوردیا زۆر باسەکرێت، تەنانەت تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕەکان دابش بوون بەسەر لایەنگر و دژی ئەم ڕیفراندۆمە. ئەوەی کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان ڕێبەرایەتی ئەکات پەردە پۆشکردنی هەموو ئەو قەیران و گرفتانەیە کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە کە پارتی دیموکراتی کوردستان خولقێنەری ئەم کێشانی هەرێمی کوردستانە. من پێم سەیرە پارتی دیموکراتی کوردستان باز لە ڕیفراندۆم و دەوڵەتی کوردی ئەکات لە کاتێکە هیچ موسسەسەیەکی شەرعی لە هەرێمی کوردستانە نەماوە. سەرۆکایەتی هەرێم ناشەرعیە، کاتەکەی بەسەر چووە، پەرلەمانی داخستووە، حکوومەتێکی ئیفلیج و زۆر خراپ و شکست خواردومان هەیە. ئێستا هاتوون بۆ پەردەپۆشکردنی ئەمە بۆ دەربازبوون لەم قەیرانە لەو قەرزاریە کە هەرێمی کوردستان هەیەی لەم گرفتانە بابەتی ڕیفراندۆمیان ڕوژاندووە. کاکە ڕیفراندۆم میلەتی کورد ینی چەند دوو سەدەیە کە خەباتی بۆ ئەکات بۆ بەدەستهێنانی خەونی لە مێژینەی گەلی کورد کە سەربەخۆیی کوردستانە. ئەمە ئەمڕۆ شتێک نییە کە پارتی دیموکراتی کوردستان بیکا بە مەکرەبە و بیکا بە دەستکەوتی خۆی و بە خەڵکی بفرۆشێتەوە. ئەسڵەن پارتی دیموکراتی کوردستان ئاستەنگ بووە، ئاریشە بووە لە بەردەم
بە ئامانجگەیشتنی میلەتی کورد بۆ سەربەخۆیی بۆ یەکپارچەیی گەلی کوردستان. هەوڵەکانیشی لە ماوەی ڕابردووە دیارە کە دوورکەوتنەوە لە حکوومەتی ناوەندی بە پێی دەستور چوونە ناو باوەشی بەرەی تورکیا و بەرەی سونی دژایەتیکردنی ڕۆژئاوا، دژایەتیکردنی ڕۆژهەڵات. کاکە ئەمانە ئەگەر بچن تۆزی مێژوو بخوێندەوە سەردەمی قازی محەممەد کە دەوڵەتی کوردی تۆ ڕاگەیان مەلا مستەفا پشتی کردە قازی محەممەد و ڕای کرد. یعنی ئەمانە ئێستا هاتوون ئەیانەوێت دەوڵەتی کوردی بە میلەتی کورد بفرۆشنەوە. ئەمە هیچ بنەمایەکی نییە، بەڵکو ئەمەش یەکێکی ترە لەو هەوڵە شکست خواردوانە بۆ لە ناوبردنی هەوڵی لە مێژینەی میلەتی کورد بۆ بەدەستێنانی مافی چارەی خۆنووسین و ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆ. بەوە قەناعەتم وایە دەوڵەتی سەربەخۆش بە دەستە و دامودەستەکەی مەسعود بارزانی ڕناگەیەنرێت. بەڵێ کۆساڵاندینەوە لای بەڕێستان بیرروبۆچوونی گەلیش لەو چوارچێوەیەدا وەکو لە دووتۆی راپۆرتە هەواڵێکی کورددا وەکو دیمەن دەیبینین، دواتر دێنەوە لای بەڕێز بێهزاد پیرموسا. کوردستان بەڵام لە ئێستا من پێم وایە بۆ خۆڵکردنە چاوی خەڵکە ئەم دیاریکردنی ئەم کاتە، چونکە مێژووەمان پێڵێ کە دەمین جار لەلایەن حزبێکی دیاری کراوە وەک خۆڵکردنە چاوی خەڵک و بۆ هێورکردنەوەی دۆخی هاوڵاتیان و خۆتان نەزانن هەرێمی کوردستان خاوەنی ئەو داهات و سەرچاوەدارایە باشەیە، بەڵام وەک پێویست هاوڵاتیان ناتوانن بژین. هاوڵاتیانەکانی هەرێمی کوردستان بەدەم نەبوونی و نەداری و بێموچەیی و بێمەعاشی و 4-5 مانگ جارێک موچە ئەدرێ بە فەرمانبەر لەکوێ ڕێفراندۆم ئەنجام ئەدرێ؟ ڕێفراندۆم بۆ چییە لە کاتێکا من برسیم بێ؟ ڕێفراندۆمی چی ئەنجام ئەدرێ؟ آخر پێم ناڵێ ڕێفراندۆم بۆ چییە کاکە من برسیمە؟ نان نییە بیخۆم، دیینارە نییە لە باخەڵ هەکاکە، هەر باخەڵمان نییە. ڕێفراندۆم بۆ چییە کاکە؟ تەنهاوەی ڕۆژەکەی دیاری کراوە، یعنی لای من هێشتا یەکلای نەبووە بەشداریەکەم و بەشداری ناکەم و بەشداریش کەم جارێ ئەوەی هێشتا بیرم لێ نەکردوەوە کە بە بەڵێ یان بە نەخێر وەڵامیەوەمە لەبەرەوەی تۆ پێویستە وڵاتەکەت پێش ئەنجامدانی ڕفراندۆم بۆ سەربەخۆیی بۆ خۆشییانە، بەڵام کە تۆ بیرەکەیتەوە تۆ کردێکی کشتتوکاڵی بەهێزت نییە، یعنی ئابوووریکی سەربەخۆی بەهێزت نییە کە تۆ ئەوانت دەبێ ڕفراندۆم بۆچی ئەنجام بدەی، چونکە سکی برسی گرنگترە لە بوون بە ناسنامە کە من سکم برسی بێ ناتوانم بیر لە ناسنامێکی سەربەخۆ بکەمەوە. پەرلەمان مەرجعی یاسادانانە کە تۆ ئەو شوێنە و پەخراوە یاسادانانی تیادانەی ئەو یاسا بۆ ئەنجامدانی ڕفراندۆمیش حتمما پێویستی بە یاسادانانە، کەواتە بە هیچ شێوەیە گونجاو نییە بە بێکاراکردنەوەی پەرلەمان بڵێ بەڕێز پیرموسا بەشێک لە بیرروبۆچوونی گەلیشمان بینی کۆساڵانیش باسی لەسەر ئەوە کرد کە دەسەڵات لە باشووری کوردستان بە سەرکێشی پارتی دیموکراتی کوردستان پەرلەمان پەکێخراوە دۆخێکی نەئاسایی سەردەستە گەلۆ لەم کاتەدا دەتوانێت ڕفراندۆمیان هەڵبژاردنێکی بێتە ئاراوە بتوانێت کەمێک لە دۆخەکە چارەسەری لەگەڵ خۆی دابێنێ یان ئەمەش هەر قۆناغێکە لە سەرقاڵکردنی خەڵک. بەڵێ وەکو پێشتر باسم کرد، ینی مەسلەی کارتی مثلا دەوڵەت بوون، کارتی سەربەخۆی، کارتی چارەنووساز بۆ هەر نەتەوەیەک پێویستی بە هەندێک ینی ستون هەیە، ینی تۆ چۆن کەپرێ دروستەکەی ئێستا هاوینە ئەبێ ستونی هەبێ ئەگەنە کەپرەکە ئەکەوێت. ئایا من پرسیار لەو بەڕێزانەی کە دوێنێ ئەمپێرێ بڕیاری ئەوان دەکە ڕفراندن دروستکەم، ئێمە ئەو ستونامان هەیە بۆ پاراستنی ئەو کەپرە کە دروست دەکرێ؟ ئەمانیەک چوار بەڕێزانەی کە قسەیان کرد تۆ بە ملیۆنەها خەڵکی تریش لە کوردستانە تاکو ئێستا لە تێگەیشتون لە مەسەلەکانە ئەوەی کە چاوی کرابێتە ئەوەی کە بەرژەوەندی لەگەڵ ئەو دوو حزبە کە قوتی خەڵکیان بەدەستەوە و هەرجاجار و پارچەیەک ئەیان بەدەستیانەوە خۆ خەڵکە هەمووی ئەزانێ بڵێن خۆڵکردنە چاوی خەڵکە پەردەپۆژی ئەو گەندەڵی و بڵێن ئەو بڵێن دۆڕاننێک ئەو لە میانی ئەو 26 ساڵی بڵێن کە حکومڕانی دەسەڵاتدارانی باشوورە هەیە ڕۆژ بە ڕۆژ هەڕۆژێ و سیناریۆکەی نەپێشەوە بۆ ئەوەی وەکو پێشتریش باسم کرد بۆ تەسکین یان مسەکەنکردن و ئەو ئێش و گڕوتکردنی خەڵکەکەیە ئەمە هەمووی ئاشکرایە. بەڵام لێرە پرسیارەکەی جەنابەت کە لە بابەتێکی مەسەڵەن استراتیژی سیاسیە باس بکرێ. ئەم 26 ساڵە هەرێمی کوردستان دوای ڕاپەڕینی پیرۆزی کە خەڵکی کوردستان لە باشووردا کردی خۆ ئازادە، خۆ سەربەخۆیە.
يعني فقط هەنێ تاکو 2023 يعني هیچ علاقی بە مرکزی عێراقەوە نەبوو لە کاتی مثلا مامانی سەدامی گۆڕ تا 2023 باشە ئەو کاتە ئێوە چتان کرد باش ئەمە بینە لایەکەوە لە ساڵی 2023 کە بهێرش لەسەر ڕژێمی بەعسەکرێ و ئەڕوخێ باشە لە عێراقا یەک پۆلیس نەمابوو یەک پۆلیس کە چەکدار بێ نەمابوو لە عێراق ئەو دەسەڵاتێکی ئێستا جاری سەربەخۆی کوردستان و ڕەچاندنەکە چوو کۆنگرەی بڵێن ئاشتەوایی عەرەبەکانی عێراقی کرد ئەمان چون عێراقیان دروست کرد ئەمان چون جێشی عێراقیان دروستکردن بە سارەکەیانە ئەمان چون سەرۆکی عێراقیان بەڕێوە برد ئەمان چون وەزیری داراییان کرد ئەمان وەزارەتی دارایی عێراقیان بەڕێوە برد ئەمانە چون عێراقچیاتیانە کرد باشە خێرە و ئەمڕۆ ئەڵێ من سەربەخۆی یعنی خەڵکەکە بۆیە ئەو باوەڕگەی مثلا بەو بڵێن ئەو جاڕێکە ئەوان ئەیان نییە چکە لە کاتی خۆیە ئەگەر تۆ بزانە 2023 گرتگیریمان 2005 خۆ استیفتایە کرا خۆ ڕاپرسیە کرا 1997 پرۆسەنتی خەڵکی کوردستان دەنگی بە جیابوونەوە لە عێراقدا ئەی باشە خێرەوە ئەو کاتە نەکرد بۆ ئێستا ئەیکەیت باشە ئەو کاتە دەرفەت ینی لەبارتر نەبوو ئێستا لەبارتر ئەو کاتە لەبارتر بۆ ئێستا ئەیکە ئەیەوێ خۆی دوو تەوەجوه هەیە لێرەیە ینی بزات کە پارتی دیموکراتی کوردستان کە جاری ئەو خەڵکانە کۆ ئەکاتەوە ئەو هێزانە کۆ ئەکاتەوە بە تایبەتی من ناڵم یەکێتی نیشتیمانی کوردستانی گشتی ینی ئەوە ببورن ئەوە ڕێی تایبەتی خۆمی بەهزادەم ڕەنگە وەکو کەنێکە قسە بکەم هەندێک شتی گشتی باز دەکەم بەڵام ئەوەی کە من ئەیبینم بەڕای خۆم پارتی دیموکراتی کوردستان خۆ دزینەوەیە لە واقعی کە لە هەرێمی کوردستانە هەیە ینی واقعێکی زۆر بینێڕای کاگە سامەگە ینی واقعێکی ڕاستی زۆر خراپە ینی لە هەموو لایەنەکانی ژیانەوە چی هەتا لایەنی کۆمەڵایەتی لە ناو خێزانە ئەنی هەتا تۆ مەسلەی ئەکۆنۆمی تەئسیر لە کەسایەتی خەڵکی باشووری کوردستان کە 7 ملیۆن کەسی تایە ینی ئەوێ فترەیەکی تریش ئێستا مانگی 6 تاکو مانگین و 3 مانگە ئەوێ یاری بکە لەو 3 مانگە یاری گەورە بکات دێنەوە لاتان کۆ ساڵان دوو خولەکات لە بەردەست بەڕێزشتانە ماوە ئەویش بابەتێک کە لەم ڕۆژانەی ڕابردوودا گرێبەستی ڕووسنەوت هەبوو ئەو سکەنداڵی داناغاز کە هێشتا بیر نەچوێتەوە بابەتی ڕووسنەوتیش کەوتە ڕۆژەبەوە ئایا ڕاگەیاندنی ڕەفراندۆم و سەرقاڵکردنێک نییە بۆ ئەوەی خەڵک ئەم گرێبەستانیان لەبیر بچێتەوە؟ بەڵێ بێگومانەوە ژێکێکی ترە لەو ترسانی کە خەڵکی هەرێمی کوردستان هەیەی وەکو پێم وتی لە سەرەتاوە خەڵکی کوردستان لە عقدەکانی ترەوە بینیان کە حکوومەتی هەرێم کوردستانی تووشی چی هیلاکێتێک کردووە و لە بەناوی ئابووری سەربەخۆ لە حکوومەتی عێراق خۆیان جیا کردەوە سەرجەم ئەو گرێبەستانی کە کردیان هەمووی هیلاکەت و قەرزاری بۆ هەرێمی کوردستان بە دوای خۆیان هێنا ئەوەی کە ئێستاش هەیە بەناوی گرێبەست لەگەڵ ڕووزنەفتا ئەوش هەروەکو بە دەردی گرێبەستەکانی ترا ئەڕۆەوە ئامانجێکی تریشان هەیە لەم گرێبەستانە ئەوەیە کە ئەیانوێ بەرژەوەندی ئەم وڵاتە زلهێزانە بێنن بیبەستنەوە بە هەرێمی کوردستان و لەبەر ئەوەی دەسەڵاتەکەی خۆیان درێژ بکەنەوە ینی لە پەنا ئەوانە بمێنەوە ینی سبینێ وڵاتێکی وەکو ڕووسیا و یا وەکو ئەمریکا و یا وەکو فەڕەنسا لەبەر بەرژەوەندی کۆمپانیەکان یان خۆتان نەزانەوەوانە لە دنیای سەرمایەداریە ئەژین لەبەردەم ئەگەری ئەوەی کە بەرژەوەندیان بکەوێتە بەرمەترسیەوە پارێزگاری لەمانیشەکەن بەڵام من یەک سەرنجی بچووکە کە ڕوخسەتم بێ کاکە سامان بە میوانە بەڕێزەکەت ئەڵێم کە ئەوەی کە تاکو ئێستا ڕێگر بووە لە بەستنی کۆنگرەی نەتەوەیی کورتکێ بووە ئایا ئەمە هەر پارتی دیموکراتی کوردستان نەبووە بێگومان سەرجەم ئەو هەنگاوانی کە هاتوۆتە پێشەوە بۆ گەلی کورد پارتی دیموکراتی کوردستان ئاستەنگێکی زۆر گەورەی داناوە کە ئێستا لە هەرێمی کوردستانە پێش هەموو کەسێک مەسعود بارزانی خۆی باوەڕی بە مەسەلەی ڕیفراندۆم نییە هەتاوەکی ئێستا هەرێمی کوردستان دوو ئیدارەیە ئیدارەی سلێمانی ئەو باوەڕی بە سلێمانی نییە هەتاوەکی ئێستا نەیتوانیوە بستی خاکی هەرێمی کوردستان بەپێی دەستور کە لەگەڵ عێراقا یەکلایی کراوەتەوە بیخاتەوە سەر هەرێمی کوردستان بە تەسەووری من ئەمە هەر هەمووی پرۆژەیەکی گەورەیە لە چوارچەوەی پرۆژەی ئاک پارتیا کە هەمیشە پارتی مەقاشێک بۆ بەدەستیەوە بۆ ترساندنی وڵاتانی زلهێز و ئێستش ئەم مۆزوعی ڕیفراندۆمە بۆ بە تەسەووری من بەکاری هێنێ بەرامبەر هەرێمی شیعی و بەرامبەر وڵاتانی تر. کۆساڵان مەجید ڕۆژنامەوان زۆر سپاس بۆ بەشداریت لەم ئاکتوێلەدا ئێوارەت باش. بەڵێ بەڕێز پیر موسا دوایین بیر و بۆچوونی بەڕێزیشتان لەم بابەتە بە کورتی وەرەگرین فەرموون. بەڵێ ینی گریمان ئێستا
ئەو لایەنانە جگە لە بڵێن جگە لە بەشێکی هەرە زۆری گەلی باشووری کوردستان مجموعە ئەحزابێک کە زۆر ئەحزاب هەیە من ڕێزم هەیە ماجموعە ئەحزابێک دوو سێ کەس بن کەچی چوە کورسیەکی لەو سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی دانیشتوە بە ناوی خەڵکەوە قساکە هەیە یەک کورسی هەیە لە پەرلەمانە هەیە دوو هەیە بڵێن ڕەنگە هیچی نەبێ بەڵام ئیتر چونکە لەگەڵ بڵێن ئەو پاشکۆی لایەنەکە یان خۆشی ئەوێ ینی خۆشە یان مثلا بودجەیەکی باشی ئەچێ دانیشە و بە ناوی من و تۆ باسە چارەسەری منەکە باشە گریمان ئەوانە دەوڵەت دروستەکەن بەڵا کامە دەوڵەت پرسیار ئەوەیە چ دەوڵەتێک وەکو تایوان دەوڵەتێک وەکو هۆنگ کۆنگ دەوڵەتێک وەکو قوبرس ینی کامە دەوڵەت ئایا ئەو دەوڵەتە دیموکراتی ئەبێ ئایا ئەو دەوڵەت دیکتاتۆری ئەبێ ئایا ئەو دەوڵەتە کوردیە یان دەوڵەتێکی کوردستانیە چونکە تەنانەت کورد لە باشووری کوردستانە ناژی ئەنی ئەگەر تۆ لە شنگالەوە بگری تاکو خانەقین و مەندری و بەدرە و جەسام و خەڵکی تر و خەڵکی تر ئەبێ ئەو ئەمانە ینی ئایا ینی مەسەلەکە کە گومانی لەسەر ئەو جاردانە تاکو ئێستا ینی هیچیان بەیان نەکردووە ئێمە دەوڵەتێکی چۆن دروستەکەین یان ئەگەر پرسیارێکی تر ئایا ئەگەر ڕیفرانۆ کرا و دەنگی نا سەری خست ئالتەرناتیڤ چییە؟ ئەنی من قەناعەتێکم بەس ئەوەیە شتێکە و ئەیڵێن و بۆ بڵێن ئەو سێ مانگەی کە ماوە بۆ ئەکرێ ئایا ناکرێ بۆ خۆیان ئەو گەمە سیاسیانەی کە زۆر بەڕێزیان کە باسی عقودی نەفتی و غاز و شتیوایان کرد خۆیان پێ بژێن و خۆیان بەهێزکەن و بتوانن فشار بکەنە ئەو لایەنان ئەو خەڵکانەی کە بتوانن بەیانی بێنە سەر فەیسبوک و سەرجادە و بڵێن وتافانی ئەوان بگرن و ئەوان بە هەر بزانن. بەڵێ بێزات فیلم و ساندەمی دەستەی بەڕێوەبەری کەنەکە گەلێک سپاس بۆ بەشداریت لە ماکوتێ سپاس دەکەین. بینەرانی هێژە دوایین بابەتمان سەبارەت بە قەیرانەکانی کەنداوە پێکەوە دۆسیەک دەبینین پاشان لەو بابەتەدا بەڕێزێک وەردەگرین لە گەرمیانەوە نووسەرێک کە شڕۆبەی لێ وەردەگرین. ڕۆژی دووشەممە 5 مانگ هەریەک لە وڵاتانی سەعودیە و بەحرەین و ئیمارات و میسر پاش ئەوانیش دوورگەکانی مالدیڤ لە زەریای هندی و حکوومەتی یەمەن کە نەتەوە یەکگرتووەکان متمانەی پێداوە لەگەڵ حکوومەتی ڕۆژهەڵاتی لیبیا کە لیوا خەلیفە حەفتەر پشتگیری لێ دەکات پەیوەندیە دیپلۆماسیەکانیان لەگەڵ میرنشینی قەتەردا پچڕاند. ئەو وڵاتانە لەسەر ڕاگررتنی پەیوەندیەکانیان لەگەڵ دۆحا ڕایانگەیاند کە قەتەر بووەتە ناوەندی پشتیوانیکردن لە تیرۆر و بووەتە مەترسی بۆ سەر ناوچەکە هەر بۆیە قەتەر بووە دوورگەیەکی دابڕاو لە پایەوە وەزیری دەرەوەیە وڵاتە ڕەزامەندی لەسەر هەر هەوڵێکی نێوەندگیری نیشاندا کە تووڕەیە وڵاتانەدا بمرکێنێتەوە. لە پاڵەوەشدا هەوڵە دیپلۆماتیەکان بۆ چارەسەرکردنی ناکۆکی نێوان قەتەر و ئەو چەند وڵاتە بەردەوامە و هەریەک لە ئەمریکا و رووسیا و فەڕەنسا و بەریتانیا داوایان لە وڵاتانی کەنداو کردووە ناکۆکیەکانیان لە ڕێگەی دیالۆگەوە چارەسەر بکەن. لە بەرامبەردا وەزیری دەرەوەی سەعودیە ڕایگەیاندووە قەتەر دەبێت چەند هەنگاوێک بنێت بۆ ئەوەی چیتر پشتیوانی لە حەماس و کۆمەڵەی ئیخوان الموسلیمین نەکات بۆ ئەوەی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتە عەرەبیە گەورەکاندا بگێڕێتەوە. عادل جوبەیر وەزیری دەرەوەی سەعودیە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە پاریس ڕایگەیاند دەمانەوێت قەتەرە و بەڵێنانەی کە چەند ساڵێک لەمەوە بەرداویەتی جێبەجێ بکات سەبارەت بە پشتیوانیکردنی کۆمەڵە توندڕەوەکان و ڕاگەیاندنەکانی و دەستێوەردان لە کاروباری وڵاتانی تردا. تورکیا کە وەک هاوپەیمانی قەتەر دەبینرێت و لەلایەن زۆربەی ڕێکخراوە جیهانیەکان بە پشتگیری لە تیرۆر تاوانبار دەکرێت بڕیاری ناردنی هێزی سەربازیدا بۆ دۆحە و دوێنێهێنی بڕیارەکە لەلایەن ئەردۆغانەوە پەسەند کرا. هەردوێنێ و دوایە و بڕیارەی تورکیا دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا لە نوێترین لێدوانیدا ڕاگەیاند کە قەتەر لە بەرزترین ئاسدا هاوکاری تیرۆری کردووە وتی لە کۆبوونەوەکانماندا لەگەڵ سەرانی عەرەبدا بڕیار دراوە سەرچاوەی هاوکاری تیرۆر لە ناوچەکەدا کۆتایی پێبهێنرێت. وتیشی کاتیەوە هاتووە قەتەر کۆتایی بهێنێت بە هاوکاری تیرۆر و هیچ وڵاتێکی سەردەمی ڕێگە نادات کە بەو شێوەیە مەترسی و فیکری تۆندڕەوی لە ناوچەکەیدا تەشەنە بسێنێت. هەر لەوبارەیەوە موحسین ڕەزایی سەرۆکی ئەنجومەنی دیاریکردنی بەرژەوەندیەکانی ئێران هەر ڕۆژی دووشەممە ڕاگەیاند بڕیارە بۆ باسکردنی ناکۆکیەکانی وڵاتانی کەنداو لەگەڵ قەتەر هەریەکە لە وڵاتانی ئێران و تورکیا و عێراق کۆ ببنەوە. ڕەزایی لە تویتێکدا ئاماژەی بەوەدا بوو شای سەعودیە دەیەوێت دەست لە کاروباری قەتەر وەربدات و
پیلان بۆ ئەنجامدانی کودەتا لەو وڵاتەدا دادەڕێژێت. دەیەوێت دوای بەحرین قەتەریش بکاتە ئامانجی خۆی. لە کاتێکدا هەموو جیهان قەتەر بە پشتیوانی تیرۆر بەناو دەکات، پرسیار ئەوەیە ئایا بۆچی تورکیا و ئێران خۆیان دەکەنە کۆڵەکەی ڕاگررتنی ڕژێمی قەتەر؟ دەبێت کاردانەوە و لێکەوتە ناوخۆیی و هەرێمی و نێونەتەوەیەکان لە بەرامبەر هەڵوێستی ئەو دوو وڵاتە چی بێت؟ بەڵێ بینەرانی هێژە بەڕێز ئازاد ئیبراهیم ئەحمەد نووسەر لە گەرمیانەوە لەگەڵماندایە. بەڕێز ئازاد ئێوارەتان باش؟ بەڵێ سپاس. بەڕێز ئازاد، لێرەدا تورکیا و ئێران بۆچی داکۆکی لە قەتەر دەکەن لەم دۆخەدا؟ بەرژەوەندی ئەو دوو وڵاتە چییە؟ خۆی لە ڕاستیە ئێستا پرسی چەندا و زیاد لە شرۆزەیەک زیاد لە قسەیەکە لەگری بەنسبەت ئێران و تورکیاوە لە سەردانەکەی ترامپا بۆ سعودیە هەموو وڵاتانی لوتکەی ڕێاز لەوێ پرۆژەیەکیان گەڵاڵەکردناوی پرۆژەی ناتۆی ئیسلامیە. لەم ناتۆی ئیسلامیە قەتەر و ئێران لەدەرەوەیە و ئێران بە گیانی ئەوەی کە لای ئەمریکیەکان وەرە ناوچەکە هەمیشە وەکو مەترسیەی ڕانگاوە ئەمە لە ڕانگەوە قەتەریش ئامادەی ملکەجبوون نەبوو بۆ بڕیارەکانی جێناوەکان بۆیە لە قەتەرە کاتێک کە قەتەر ئامادە نیە لەم هاوپەیمانێ لەم ناتۆی ئیسلامیە ئەو کاتێک تورکیا وەکو هاوپەیمانێک یا وەکو هێڵێکی سنی لەگەڵ قەتەر ئەویش بە هەمان شێوە دیاتێن ناتۆی ئیسلامیە کرد. بۆیە لە خاڵێکە بۆ تورکیا قەتەر هێڵە سونیەکەیە کە پێکەوە لینکێک شتێک هێڵەکەیان بەسێ بەیەکەوە ناوی هاوکاریکردنی تیرۆرە و سعودیش نەک هەر لە مەوزوعی ناوچەکەیان بڵێ تیرۆرە هەمیشە لەگەڵ ئەمریکایە ناکۆک بوون و هەمیشە وەکو دەگوتێ ئەوان هەمیشە ئەمریکا لە وێنەی شەیتانێکی گەورە شەیتانی بزرگە وێناکەن. بۆیە هەمیشە ئەم دوو وڵاتە دوی بە بڕیارەکانی ئەمریکا لە کاتێکە ئەو دوی قەتەرەوە سێتەوە پێی وایە قەتەر هاوکاری تیرۆریستانی کردووە ناچار لەم کاتەیە تورکیا وەکو لایەنگری بۆ هێڵە سونیەکە ئێرانی کردبوون کە قەت کۆک نەبووە لەگەڵ ئەمریکایە. بۆیە لەم کاتە هەرچیان زیاتی ئەمریکا ئەکەن و لەگەڵ قەتەر هاوڕات. باشە. بەڕێز ئازاد، ماوەیەک چەند ڕۆژێکە بەسەر ئەو گەمارۆی وڵاتانی عەرەبی وڵاتانی کەندا و لەسەر قەتەر هەیە، هەروەها جموجوڵی ترافیکی دیبلۆماسی نێوان تورکیا و ئێرانیش لەو بابەتەدا لە ئارادایە. لێکەوتەکانی چی بووە؟ چەندە توانیویانە وڵاتانی کەندا و بە ئامانجەکانیان بگەن لە بەرامبەر قەتەردا؟ خۆی تا ئێستا هیچ شتێک لای نەبووەوە لە دوجارە ئەم ناتوانە چارەسەر ئەبێن یان بەرەو خراپرێڕە. بەڵام تا ئێستاش دەگەڵاتێ کاتێک پرسەکە ناکوزەکە بەرەو تونتر ئەچێت. بۆ نمونە ئەوە سعودیە قەتەری لە هاوپەیمانی عەرەب بۆ هاوکاری یەمەن خستە دەرەوە کە لە کاتێکەکەمە هەموو سیاسەتەکان هاوپەیمانێتە سعودی بەڕێوەیەدا. قەتەری لە هێڵی فڕۆکەوانی کۆمەڵی فڕۆکەوانی سعودی بەدەرناوە. یعنی زانیاری کە دوێنێ ڕۆسیاتی سڵاوی کردەوە ئەوەیە کە لە دوجارە ئیمارات و سعودیە هاتن شەکەی پیشان لە قەتەر بڕیکە شتێکە ساڵانە ئەم وڵاتە داری 100 میلیارد دۆلار شەکەی چینە سعودی ئیماراتە بڕێ. واتە خاڵێکی تریش لەسەر ئەمانە هەموو ئەوە ئێستا پرسی میدیا هاتە یعنی جەناتە لە ڕاپۆرتەکە ئیشاتیان تێدا میدیا هاتە کە ناوداوە دەسەوە. میدیا کاریگەری هەبووە لەسەر ئەو هەژمونە لە ڕابردووان سعودی ئاسم کەن قەتەر لە ناوچەکەیان پیشانیداوە. بۆیە ئێستا خۆی گشتی وڵاتان پێیان وایە هەتا میدیاکانی قەتەر بەتایبەت جەزیرە دانەخەیە ئەوان ناکوردستان بەلاوانە لێکەوتەکان ئەوەیە هەتا بە تونتر ئەڕوان نەپەرێبوونەوە لە یەکەم ئەگەری سەرهەڵدانی جەنگی نوێ لە ناوچەکەیان هەیە. بەڵێ ئازاد ئیبراهیم ئەحمەد نووسەر لە گەرمیانەوە گەلێک سپاس بۆ بەشداریتان لەم ئاکتوێلەدا و ئێوارەتان باش. بەڵێ بینەرانی هێژە بەم شێوەیە هاتینە کۆتایی ئاکتوێلێکی دیکە تا بێگەیشتنەوە ڕۆژتان باش.